ابو موچەی مانگی 12 واین لێرە ئەوە ئەمڕۆ 24 یەکە تا ئێستا لە پێنجشەمە و بەحساب موچە تەوزیع ئەکرێ هەتا ئێستەکانێ هەر ئەسڵ هەر سوکایەتی من پێکەن هەموو مانگە لە 11 لە 12 بۆ 1 و 2 دەستێکە 12 دەستپێکە هەموو مانگە دومانە خەتا لە لای سێڕەنی سەرچناریش بوو ئەم مدیرە بە هەمان شێوە بوو بۆیە داوا لە کاقوبات دەکەم چاکسازی وا ناکرێ کاقوبات ئاوا سوکایەتی بە خەڵکەکە بکرێ ئەمە چ پێ ناڵە چاکسازی پێشمەرگەیەکی دێرینی دانەبراون ئەوەیە کە پێمانەکرێ ئەوەیە کە موچەکەمان پێ ئەهیرێت یعنی بەڕاستیەکەی زۆر گرەیمان لە کاک پاپێل و کاقوباتەیە وڵی داواکاریمانەوەیە بە تایبەتی لە یەکێتی لە کاک باڤێڵ کاکەم خەڵکە خەباتی کرد پێشمەرگاتی کرد بریندار بوو کوژرا شەهیدیدا بۆ ئەو ڕۆژەی کە ڕزگاری بووە کە بژێوێکی چاچی هەبێ فەرموو ئەمە 3-4 ڕۆژە ئەو خەڵکە دێ بۆ ئێرە هەمووی لە ڕێگەی دوورەوە هەمووی شەلوشیتە هەمووی بریندارە هەمووی سەقەتە هەمووی خانە هەمووی مەعاوەقە ئەمە پێڕاواردنە بۆ خانوشیری بۆ هەموو لایەنەکانی کە هەیە بۆ ئیپارتی هەیە بۆ مەدەنی هەیە بۆ پۆلیس هەیە بۆ پێشمەرگەنی هەموو پێشمەرگەی دیارینی کاکە بۆ قسە ناکەنەوە بەداخەوە لەبەر بندیوار ئێستا من ئەوەی کە لێرە بینی ئەکسەرێتی چونچە بەداخەوە کە شعوری پێشمەرگاشکان بەداخۆ خەڵک پێشمەرگاتی لە شاخ بەوە نەکرد خەڵک بۆ پێشمەرگاتی کرد کە ڕێزی لێ بژیرێ بەس بەداخەوە ڕێزی ئێمەش نەمان لەبەر کۆمەڵێک ئەم لا ئەولا هێلەشی ئێمە مدیرێکوانێ لێرە مدیری بانقەکەی ئەم بنکەیە نازانم خەوتووە چییە گاڵتە بە خەڵکەکە یعنی بەداخەوە بۆ گاڵتە بە خەڵکەکەن ئەگەر دەسەڵاتان نییە فەرم و دەزەکات چێشنەوانیە واز لەو خەڵکە مەعاشتان پێدرێ فەرم و بیدەن 3 ڕۆژە مەعاش تەوزیع ئەکرێ ئەم بەیانیە خەڵک هاتووە 100 کەس 150 کەس مەعاشی وەرگرتووە ئێستا ئەمە خەڵکێک چووە بۆ نێو مەڵبەن پێیان گوتون کاکە وەڵا پارە نییە کە مێشکە دێ لەوانەیە بەشی 100 کەس نەکە عەلاگەیەک پارە توخوا ئەوە سوکایەتی نییە بە پێشمەرگەی دیارین وەڵی دوای مام جەلال حیفە دوای مام جەلال ئەوانەکە یاخوا داوەخشێن یاخوا داڕزێن حیفە مام جەلال ئەمانە بەجێهێنێنن کوا بەچەکانی کوا شاناسخان کاقوبات کاک بێڵ ئەیە بۆ ئامادەیەکە بابە خۆمەیە سێچین بەخوا ئەی هاوە پێنج زەمانێن نەمان بن فەقیرێزە پارەی پێنی هەموو دەستی سکاوە قاتی سکاوە هەموو پچی سکاوە بابەگە بیدەناتە ئێرە ئەمانە قەیسار بەدەسن بەسە بەخوا لە پاچی زێکێکی سنە بەخوانێ وەڵڵی ئاگان لە ئێمە بێ ئێمە فەقیرێژایی نیوە قاتی سکاوە نیوەی دەستی سکاوە نیوەی پارەی قەرز کردووە خەباتمان کردووە بە شاخ و وینە عیلەمان لە ترسی بەحس و جاش و ئەوانەی کە ئێستا مەعاشیانەیە دوو بەرامبەر ئێمە ئێستا ئەوان مەعاش وەرەگرن و ئێمە ئەوان لەناو قوڵا خەڵک گاڵتەمان پێگا بیکەن بە خاتری خەبرەکەی مامجەلە بیکەن بە خاتر گۆڕی شەهیدان ئیدە سووکمان نەکەن سووک وینە ڕەزی وینە ئیسە کابرایە لێوەیەت ئەڵەوە لە تازیە بوون ئەوە لە شایی بوون بۆ ئەو لە سووکمانەکەن ئەگەر پارە نییە هەر بە تەلەڤیزیۆنەکەیەوە بڵێن کاکە پارە نییە و مێنە ناو قوڵە خەڵک گاڵتەمان پێ نەکا بەخوا من بە پاسەکاتم ڕوونەوەی دابەزم خەڵکەڵێ جاشن خەڵکەڵێ من دیوارن برا کاکە هەوەی 85 بێ ئیلای جەواب فەرمانی پێوەیە لە گۆبتەبە بە کیمیاوی بریندار بوومە لە شاخ بریندار بوومە عیبە بۆ ڕزیمانەکەن بەخواڵم لە گەڕەیەکان دایتە نەوت تۆ پێشمەرگەم ڕوون نایە خەڵک شافیە ناموسیە بەسە کاکە هەتا کەی کاکە بە 86 دلار نەوت دەفرۆشێ هەتا کەی بۆ 50 ساڵ دەو دەدرێ بە ئەردۆغان و ئەدرێ بە تۆ بوتایرە بە کوردی ئێمە وەندرێ منتیقی پارتی ئەم سەر هەمووی داگیر کراوە بە زندرمەی تورکیا بەسە کاکە بەخوا پێغەمبەرم پارەم پێ نییە چم پارە ئایا دەقەڵێ خاتوو خۆلم ئەوەتانە چکم تێگەیتە بە قسەکردنی چی بووە هەفتەیەکە من هاتو جووەکەم کاکە پارەم پێ نییە وەڵڵا پارە خەرج دەکەم کرێ خانووەم کرێ مۆریدەدەم کرێ کارەبام کرێ ئاوەم کاکە وەڵی زگوردیشم بەخوا ئەی کاکە پارەم پێویستە کاکە ناتوانم ئیشکەم ئیشوکاری ناو بازاڕم بۆ ناگرێ کاکە بەرو بۆخۆی خۆمان بۆ خۆمان نییە بۆ ناخۆرەکانە باشە چی لەو پارەیەکەن بۆ نایدەن پێتانیانی ئێدا بڵێم چی چوزانم ئەوەتەوە هاتوین دەرە چی لێنێ هاتوین تا عەسری لێرە بوون بڕۆنەوە ئێستا هاتوینەوە دەرە مدیری باغ دەرە وڵای ئەگەر ڕادەوەسن هیچ بە پارە نییە قومارێمان پێ دەکەن خوای ئێمە لە بیار گریا خوا خوای ئەوە بارەمان باستووە بێ بەڵام تازە دەربەچ و بارە نین خۆ
نەوەڵا دەربەسی وباڵێنی کاک ئێستا ماوەندارە من ئەوە ئێستا ماوەندارە من 2 ڕۆژە وەڵاهی دێم و معاشی شومەوە وارە توانە با فەرق بۆی ناوێتم با بە ئەو سەباڵکە وەڵاهی شتیانە